من بەس بۆ تەوالێت دەچمە خوارەوە بۆ هیچ شتێکە ناچم خواردن و ئاویش هەر لەسەر ئەوە خەویشی تیانە 50 ساعتەکە. سڵای خواتان لێ بەم کاتتان باش لە شاری سلێمانی گەنجێکی کورد کە لە وڵاتی ئەڵمانیا گەڕاوەتەوە بەنیازە ڕیکۆردێکی نوێ بشکێنێت لەسەر ئامێری ڕاکردن و ئامریکا لە پشتی منەوەیە. تاوان ئەو پێشتر ڕیکۆردی شکاندووە دەیەوێت جارێکی تر ئەمڕۆ لە شاری سلێمانی کاژمێر دوو دەست پێ بکە تاوەکو ڕۆژی شەمە بەردەوام بێت لە فامیلی مۆڵ لە شاری سلێمانی ئەو ئامێرەی داناوە و وەکو کەمپینێکشی لێ کردووە کە لێرە خەڵک دێن سەیریەکەن سەردانیەکەن سنووخێک داندرێ دواتر هاوکاریەکان پارەکان کۆ دەکرێتەوە بۆ نەخۆشخانەی هیوا. جا تەمان ئەوەی کە ئەو دەیکا ئەو ڕاکردە دەوترێت کە لە کاژمێر دووە دەستی پێکرد هەتا ڕۆژی شەمە جگە لە کاتەکانی نوێشکردن و با بڵێن بابەتی تر هیچ هەنگاوی تر نانێت. جا خۆی لێرێ کاک باجە دەمێ قسەی لەگەڵا بکەم. کاک باجات سڵاو لێبێ و بەخێر بیتەوە. زۆر سپاس دەکەین. سپاس دەکەم. زۆر دەستخۆشی لێوەشەکەم بۆ هاتنتان ڕێز سڵاوم هەیە. من ناوم باجەت حەسەنە خەڵکی کوردستانم. ماوەی 25 ساڵە لە ئەڵمانیاشیم. ساشەتمەتە بۆ کوردستان بۆی بتوانم بەم وەرزشەی خۆم کارێکی خێری بکەم بە بتوانم بۆ خستخانەی هیوا کە چەلەنجێک بکەم لە کوردستانە وەکو چەلەنجێک من ناوی لێنێم کە بتوانم پارەیەکی زۆر کۆ بکەنەوە بۆ خستخانەی هیوا بەڕاستەکەی. دووەمیشان ئینشەڵا لە شارەکانی تریش ئەیکەم بە پشتیوانی خوا بۆ شارەکانی تریش کاریکاکەم. پێم بڵێ دەتەوێت چی بکەیت لە ماوەی ئەو یەک دو ڕۆژەی کە هەیە وەرشەکەی تۆ چییە؟ من ماوەی 20 ساڵ یاری ڕاکردنەکەم. ئەم یاری ڕاکردنەی منیش زۆر جیاوازە. ئەمە بەس ڕاکردنەکە نیە. ئێستا زۆر کە سەیرەکە بەس وازانێ ڕاکردنەکەی ئەمە زۆر جیاوازە لە ڕاکردنەکە. زۆرترین پەیوەندیە بە مێشکەوە میاریە کە تۆ بتوانی چۆن سەرکەوتوبی بەسەر جەسەی خۆتە وەکو کلیلێک لە ناو مێشی خۆتە چۆن بتوانی ئەو کلیلە بەکاری دێنیت. لە ماوەی ئەم 20 ساڵەیە زۆر ڕیکۆردیشم هەبووە بەڵام لە کوردستان بەداخەوە من تا ئێستا لە کوردستان کارم نەکردووە. ئەمە یەکەم کارمە لێرە وەکو چەلەنجێکیش دایانێم بۆی خەڵکی کوردستان تۆزێ بڵێ وەکو چۆن هاندەرێک بم ینی بۆ وەرزشکردن بەڕاستی بۆ تەندروستی کە وەختی خۆی من لێرە ڕۆشتمە ڕاستەکەی لە 3-4 گەڕەکە دەرمانخانەیەکی تیانە بوو بەڵام ئێستا بڵێ بۆ نمونە لە کۆڵانێکە بیستی دیایە جەناب باشترە زانی. من ینی موعجبم بەڕاستەکەی زۆر خەڵک ڕاستە لە کوردستانی زۆر کەسی لێ هاتوومانەیە بەڕاستەکەی. باشە چەنە ڕاکەی لە ئەمڕۆ دەستپێکی کاژمێردوو هەتا شەمەوتت بەردەوامە بم بە بەردەوامی لەسرم ئامێرە ڕاکە یا پشوت هەیە ناخواردنت هەیە؟ من سام چەلنجیان 50 ساعتم داناوە. من خۆم زۆر لەوە زیاتر دەتوانم یاریچی لانگ دیستانسم بەڵێ دوور و درێژی. ئەمەشیان وەکو هەر نمونەیەک ینی بۆ کارێکی خێریم داناوە بەڕاستەکەی زیاتری شوێتوان خەڵکی کەش لەگەڵمان ڕاکەن دوو جیازی کەشیان داناوە بۆی کە خەڵک لەگەڵ منە ڕاکەن. هۆکاری ئەوەشەوەیە من بەس ئەوەیە شتێکی کارێکی خێری کەم بەم ڕاکردنی خۆم لە کوردستانە ئیشەڵا لە شارەکانی تری شایکەم لە شارەکانی تریش ئیشەڵا کاری وا خێریەکەم. ینی بەبێ خەو بەبێ پشودان بە بەردەوامی بەشەو بەڕۆژ بڵێ پێنج شەمە سامڕۆ سعات 2 دەست پێکەم هەتاکو 4 شەمە خەویتیانە با بۆ تۆزێشی بکەمەوە بەڕاستەکەی. من بەس بۆ تەوالێت دەچمە خوارەوە بۆ هیچ شتێکە ناچم خواردن و ئاویش هەر لەسەر ئەوە خەویشی تیانە 50 ساعتەکە بەبێ خەو ینی بەس بۆ تەوالێت دەچمە خوارەوە لەسەری خواردنەکەشە لەسەر جیازەکە خۆم. خواردنیکانیش بچووکەنەوە ینی لە دوات 12 ساعت زیاتر جسمی ئینسانە گۆڕێ دەچێتە دنیایەترەوە مەسە لە خواردنەکانم بچووکن مەسەل بۆن منە معیدەت خواردنی گەورە هەڵ ناگرێت ینی بڵێ برنج و فاسیلیا بخۆی یا نازانم ئەم شتاوانە نییە زیاتر بچووکە. خۆی ئەم 50 ساعتە چەند کیلۆمەترەکە؟ وەڵای من خۆم ڕیکۆردمەیە بەڵام لەمەیانە ئێستا وەکو چەلنجێک دامناوە بۆی خەڵک زیاتر لەگەڵما بێ وەکو چۆنەڵی بەیەکەوە کشتێکی خێری بکەین ئەنا من بۆ کیلۆمەتر ئێستا لەمە ئەمەیانە بۆ کیلۆمەتر ڕناکەم بەڵام نزیکی لە 400 کیلۆمەتر زیاتر ئیشەڵا تۆماریەکەین. زۆرترین ڕیکۆرد کەشکان بێتت بەو ئامێرە و بە پێڕۆشتن چەندێک بووە بە ڕاکردن؟ بە ئامێرەکە 500 کیلۆمەترە تا ئێستا لە ماوەی 61 ساعتە
ڕۆشنی پێش زۆر جیاوازی هەیە وڵی فەرق و جیاوازی زۆری هەیە بە کوردەکەی نازام چی پێڵێن فۆتایل و ناختایل ینی جیاوازی زۆرە لە سەر جیاز و لە دەرەوە یەکی کش لەوانە هەوای پاک بۆ نمونە یەکی لەوانش جەوەکانی گەرمی ساردی ئەمانە زۆر هۆکارن باشە یعنی پارەکە دواترە درێ بە نەخۆشخانەی هیواوتت پەیوەندیمان پەیوەندیمان پێوە کردوون کەوانیان بۆ خۆیان بۆکسێک لێرە دانێن چی پێڵێن AFIB لەسرە شتوانن خەڵک دیرێک پارە تێکات و فیش ئەتوانن خەڵک لە وەرمونە لە هەولێرەوە لە خانەقینەوە پارە بنێرن بۆ کۆیە کۆتە یەک پرسیاری تر ڕاکردنی مەسەرەن ڕێ ڕۆشتن بۆ ئامێرەنە باسی ڕێکۆردێکت کرد کە شکاندوتە چەندێک بووە مەوداکە 1200 کیلومتر ئەویش لە شارەکەی خۆمەوە کێمتن هەتاکو ڕۆم بەڕاکردن بە بێوەستان بەبێ پشوستان هەموو بڵێ 12 بۆ 14 ساعت ڕام کردووە بۆ نمونە ئێستا لەوانە مەسەر ڕۆژی وای تیا بووە 109 کیلومتر بووە ڕۆژی وای تیا بە 170 کیلومتر بووە بە هەموو یۆڵێم ماوەی ڕێکۆردەکە ئەوەی ماوەی 10 ڕۆژە لە ماوەی 10 ڕۆژە من 1200 کیلومترم بڕیوە دەستخۆش کاک جێگیریش تەبعاً لێرە ئەمیش لە کوردستان ڕێکۆردی هەیە شکاندوێتی کاک جێگیر تۆش بیتە ئەم ناوەڕاستەوە کاک باجەت ئەم ڕێکۆردە ئێوە بشکێنەوە ئەمە بکاتەوە چی تێ وەکو یاریزانێکی هەرێمی کوردستان وە لە هەرێمی کوردستان ڕێکۆردشکان سەرەتا سپاس بۆ کەناڵەکەتان بۆ هاتندا من کە لە ئیش بووم دوێنێ تەلەفۆنێکم بۆ هات کاک دیاری سڵاو ڕێزمێ بۆ لێرە وتی کاک جێگر پاڵاوانێکی وامان هەیە کە 50 ساعت ڕادەکە یعنی ڕێک من پێم عجیب بووم ینی پێم سیر پیاو ڕاست بڵێ بۆیە من لە ڕانیەوە هاتووم کە دوێنێ لە ئیژ بوومە لە عیلاقی بوومە بە سایقی بڕۆ ڕانێ هاتووم ئەمڕۆ بۆ سلێمانی بۆ بەیانە سارەوە ئەو مەشتە تەنیا هاتووم لەگەی ڕاکەم تەنیا بۆ پشگیری ئەو برایە بە جددی شایانیەوەیە ئەمنەوە هیچ ئەلحەمدولیلا سوپاس بخوا پشگیری دەکرێم و وای سوپاس بەخوای گەورە تا ئێستا خەڵاتم زۆر هەناری کوردستان بەڵام من لێرە دەڵم لەو کەناڵی بەڕێستان دڵم هیوادارم حکوومەت پشگیری بکە ئەگەر منیشی لەگەڵدانم با پشگیری بکات چکە بەڕاستی ئەمە پاڵەوانە ئەمە ینی ئەو قسەی دەشکێنێک کە دەڵێت تۆ پێت ناکرێ ئەمە لەوە دەرچیوە تێدەگەی ئەمن کە گوتی کاک جێگر 50 ساعت غاردەدا ئەمن 2022 کە 120 کیلومترم ڕاکرد لە ڕانیو بۆ هەولێرێکە سەرک محافظی هەولێرە سڵاو ڕێزمێکە پشگیری کردم دڵم بۆ خۆش بوو بەڵام ئێستاش پێم خۆشە پشگیریت کێ بکڵ ئەم دوو پاڵاوانەیە ئەمە پاڵاوانێکی سەرەکیە کە ئەمن ئێستا بۆی دەسەلمێنم چکە دوو ڕۆژ دوو شەو تەنیا بەدەم خۆشە ها 50 ساعت ڕاکردن ئەمن نەم 20 بوو لە یاریزانە جیانەکان 195 کیلومتر ئاخر زۆرەکەی کینی بووە ماشەڵای لێبێ ینی ئەگە کووردە بەخۆی شانازی پێ دەکەم سوێن بەخوای گەورە ئەو کاک دیارە تەلەفۆنی وەکرم وەسپی و برای بۆ کردوم سوێن بەخوا ئیشم وەلانەوە دوکانم وەلانەوە هەزار تەمرینیشم هەبووە دوێنێ تەمرینیشم کردوون چوومەتە سەفەر تەمرینیشم وەلانەوە هاتوومەتە لای ئەو پاڵەوانە چکە بەڕاستی سەلماندۆتی پێی دەکرێت سوێن بەخوای گەورە ئیتر هیوادارم ئەمڕۆ ئینشەڵڵا میش بتوانم هەرچەندە ئامادەش نیم بەڵام ئینشەڵڵا بتوانم 4 بۆ 5 ساعت لەگەڵی ڕابکەم ئاوەڵا لەسەر جیا چکە هاتوومە پشگیری بکەم ڕاستی چکە شایەتی پاڵەوانە بەڕاستی حەزیزی خۆش زۆر سپاس کاک باجات کاک جێگر سپاس بۆ تۆش تەبانەوە کاژمێر دوو لێرە دەست پێ دەکات ئەم کاک جێگر لەگەڵ یابێ و هەم کاک باجەتیش لەسەر و ئامێرە ئیتر دەست پێەکەن و تاوەکو ڕۆژی شەمە بەردەوام دەبێت کۆتا قسەش ئەگەر بیکەی سپاس دەکەین زۆر سپاسی جەنابیشتانەکەم لەوەشە کە هاتوونە بۆ ئێرە بۆم کەناڵە جوانە ئەوون سپاسی فەمیلی مۆلیشەکەم بۆ پاکستچیم کە ئەم جیازانەی بۆ من داناوە بەڕاستیەکەی من زۆر تقریبان 2 هەفتە زیاتر بێ مەشغوڵم بۆی کە بتوان کە هاوکاری بکەن بەڕاستی ئەمەش فەمیلی مۆڵ کە توانێتی هاوکاری من کات بەڕاستیەکەی زۆر دەستخۆشییان لێ یەکەم ڕێز سڵاویشم هەیە بۆ کاکسیبن و بەڕێوبەری فەمیلی مۆڵ کەم تەبان ئێمە ئینشاڵڵا لە کۆتا ڕۆژە هەر لەگەڵ تابینوینەوە بۆی کە هاوکاری و کەمپینەکە چۆنەچێ بڕێەوە ئەمە زانیاریەکارم لەسەر ئەو وەرشەی کە کاکباجەت لە وڵاتی ئەڵمانیا گەڕاوەتەوە بڕیار وایە کاژمێر دوی ئەمڕۆ دەست بکات تاوەکو ڕۆژی شەمە بەردەوامە بێت.